فلفل قرمز او فلفل نتون دقه خفيفه جا ولياروهن صوص يعني فلفل شيري بس دينا ئەمە وەکو کوردی فەیلی کە لە سلێمانیە ژین ئەم بیرۆکەیە بۆمان هات کە هیچ ڕێکخراوێک نییە جاران هەبوو کە ئیتر ئیشی کەم چالاکیە کرد تر سێرمان کرد هەندی کێشەمان هەیە لە زۆنی سلێمانی کە چارەسەر ناکرێت مەگەر ڕێکخراوێک دامەزرێنین ئەوە بوو کە 22 کەس لە کوردە فێلیەکان کۆبووینەوە بە سەرپەرشتی کاک عادل خوافویکە بریارمانە کە ڕێکخراوێک دروستکەین و هەڵسێ بە ئیشەکانی کوردی فێلی لە زۆنی سلێمانی ئەوە بوو کە 4 کەس دامەزرانەر بووین بۆ ڕێکخراوەکە کە یەکێکیان خۆمم ئەسرا محەممەد حوسێن نەزیرە کەریم اسماعیل و قەیس هادی و مەحسنی ئاگار بووین کە ڕێکخراوەکەمان ڕێک خست و دەستمان کرد بە ئیش تقریباً سەرەتای 2014 ئێمە کۆبوونەوە لە 21 سێ بە حەفلەیەکەوە ڕامانگەیان کە ڕێکخراوەکە دەست بە ئیشی کردووە 21 سێ بوو. لە سەرەتاوە ئێمە سپۆنسەرمان نییە خۆمان سپۆنسەری خۆمانەکەیم لە ناحەیە دارایی و مالی هەر خۆمان پارە ئەدەینە ڕێکخراو. تا 2 ساڵ هەمومان بەیەکەوە ئیشمان کرد دوای 2 ساڵ ئەو دوو پیاوە کە سەرەتا ناوم برد ئیتر نەئەهاتن چالاکیان نەبوو یارمەتیان نەئەیە ئیتر ئیشەکە ما بەسەر من و نەزیرە خان ئەوە بوو لەم لا بەس بە ناوی ڕێکخراوی کوردی فێری دامان نابوو سێرمان کرد لە ناحەیە مافی مرۆڤ کێشەمان هەیە یعنی ئەگەر بمانەوێت مەسەڵەن بۆ نمونە ڕێکخراوێکی بیانی بێت یا بمانەوێت خەڵکی خۆمان یانەوێت بڕۆنە دەرەوەی وڵات لێ بژین لێ پەنابەر بن یا ئیشێکی دەرەوەمان هەبێ مافی مرۆڤمان هەبێت یا یەکێکمان لە ناحەیە مافی مرۆڤ تووشی کەم و کورتی بەبێ ئێمە ناتوانین دەست بەکار بین چونکە ئەم شتە لە ناو ڕێکخراو نەبوو هاتین 2018 جاری تر لیژنەی دامەزرێنەری ترماندانە چونکی ئەوانە ئیتر نەئەهاتن لەگەڵ مافی مرۆڤمان زیا کرد کە دامەزرێنەرێ تازەمان هەر نەزیرە اسماعیل کەریمە و منی ئسرا محەممەد حوسێن فەیلی و ئەسرین جەمال کە پارێزەری ڕێکخراوەکەیشە هەمومان بەیەکەوە ینی سێ ئافرەت بووین ڕێکخراوەکەمان جاریتر وەکو بڵێن بۆژانەوەی کردمان بۆ ینی تازەمان کرد بەم شێوازە ئیسیش هەر خەریکی ئیشین ئەنداممان نزیکەی 300 کەسە ئێستا لە کاتی تقریبا یان 200 شتێکە نزیکەی 300ە هەر بەکار و چالاکی خۆمان بەردەوامین بەڵام لە سەرەت ئامانجی ڕێکخراوەکە هەر لە سەرەتاوە تا ئێستا چەند ئامانجێکی هەیە یەکی پاڵپشتی لە کوردە فەیلیەکان و پێشکەشکردنی ئاسانکاری چون وەکو نازانم تا چەند هەموو کەس ئاگادارە ناسنامەی کوردی فەیلی چونکی لە بەغدا دەرچووە لە هەرێمی کوردستان دەرنەچووە لێ نیشتەجێ بوون زیاتر بە ناوی بەغداد دەرەچێت یا هەر شارێکی تر دەرەوەی هەرێمی کوردستان ینی ناو هەرێمی کوردستانی نییە ئەوە ئەبووە کێشە بۆ کوردە فەیلیەکان بۆ هاتوچۆ وەکو عەرەب حسابەکردیان وەکو خانوبەرەکە بیانوێ تۆماریکەن بە ناوی خۆیان هەم ناتوانن وەکو عەرەب حسابەکردێن بۆ مەکتەبش ئێمە ئەم مشکلەیەمان هەبوو بە تایبەت بۆ سەرەتایی کە مناڵی تازە ناونووسیەکات ئێمە ئەم شتانە هەمووی بە دەرکردنی پێناسە بە ناوی ڕێکخراوەکە لە ناو پێناسەکە نووسراوەکە ئەم خاوەنی ئەم پێناسەیە کوردی فەیلیە و لەو ڕۆژە ئیتر کێشەیان بۆ دروست نەبوو ئەمە یەکێ دوو حەزمانە کرد کوردی فەیلی ماوەیەک بوو دوور کەوتبوو لە کەلتوری کوردی لە کوردایەتی خۆی دوور کەوتووە ئێمە چی بیهێنە ناو ینی جارێتر زیندێ و جارێتر ئەم مەوزوعە ینی کوردایەتی هەستی کوردایەتی جاریتر چۆنەڵێن ئەو هەستە جاریتر هەسە لەو کوردە فەیلیەکان و ئەم کوردە فەیلیانە بیهێنە ناو کۆمەڵگای کوردی تێکەڵی کۆمەڵگای کوردی بکەین کە جاریتر بگەڕێتەوە بۆ با بڵێن بنچینەی خۆی سێ ئێمە حەزەکەین
کەلتوری کوردی فەیلی کاچەند زۆر جیاواز نییە لە کەلتوری کوردی هەڵسوکەوتی کوردی فەیلی کێن ئەم کوردە فێلان لەکوێ ئەژێن لە سەرەتا لەکوێ بوونە ئێستا چیان بەسەرات ئەوانە بە یا ئەدەبیاتی کوردی فەیلی بە کوردی هەرێمی کوردستان و حتا بە زیاتر لە هەرێمی کوردستان بناسێنین ئەوەیە کە ئێمە کۆڕ و سمینار دروستەکەین بۆ ئەم مۆزوعە لەو چالاکیانە و کردومانە یەکی ئەو پێناسەیە کە ئاسانکاری بووە بۆ کوردی فەیلی دوو پەیکەرێکمان دروست کرد ئێستا لە بەرامبەر فامیلی مۆڵە بە ناوی کوردی فەیلی کە وەکو بڵێن ناسێنەری ئەو کوردە فەیلیەکانە وەکو پەیکەر لە ناو باخچەیەکدا سێ ئێمە سمیناری ئەدەبیاتی شعری کوردی فەیلی بەردەوام ئەنجام دەین ینی چەند جارێک ئەنجاممانیاوە ئێستەیش حالیان ئێشتا خەریکیان ئێشەین و هیچ پەیوەندی لە ناو عێراقا پەیوەندیمان هەیە لەگەڵ ڕێکخراوە بەڵام لە دەرەوەی کوردستان بەس لەگەڵ کەنەکە ئێمە بەم تازیە ئینشاءڵڵا هاوکاریەکەین بەیەکەوە. فلفل قرمز وفلفل نتون دقة خفيفة وليروهن صوص يعني ئێمە کاتینەم ڕێکخراوە بووی حسابێکی کوردێکمان بۆ بکەن نە حسابێکی خەڵکیی غێرەمان بۆ بکەن هاتوونێتە ژێر چەتری کوردایەتی ئەگەر کوردی ڕۆژاوا بین یا کوردی هەر شۆنە بین هەمومان کوردین دوایمە مشکلەیەکی ترمانەیە لە ساڵی 1970 دەستی پێکرد کە دەستی پێکرد تەدریجیان لە 1970 تۆزە دەرکراین بۆ ئێران تا گەشتینە هەشتا من خۆم لە ساڵی 1970 دەرکران بۆ ئێران دوای گەشتە 1970 حتا 1990 خەڵکی کوردیان دەرکرد ئەوەی بەناوی کوردی فەیلی بوو ئەو خانەقینی بوو ئەو مندلی بوو دەرکران تقریبا دۆری 600,000 کوردە فەیلی دەرکرا لە کاتی کێشەی سەدام حوسێن کاتی بەعس ئێمەی دەرکرد بۆ ئێران دوای ساڵی 90 کە کوردستان ڕزگار بوو ئێمە گەڕاینەوە بۆ کوردستان بۆی یەکم شت حسابێکی لە ئێران یەک کێشەمان هەبوو کارتی سەوز هەبوو تەسکەرەمان نەبوو جنسیەمان نەبوو یعنی ئەو کارتە سەوزە بەس تەحدیدیە کردی تۆ ناو هیچی تریتیان نەبوو ناتوانێت حساب بانقی بکەیتەوە ناتوانیت سیارەت کڕایە خانووت کڕایە دوای هەر کەسێک لە شارێک بووایە مەکتەبێکی یەک مەکتەب هەبوو تۆ بۆت هەیە دەرس خوێنیت حتا ئەو کاتێژ ئێمە لێ بووین ئەو نظامە هەروە بوو دوای کە باوکمتی تاوا ئێمە کوردستان ڕزگار بووە با بگەڕینەوە بۆ کوردستانی خۆمان ئێمە کوردین بۆی یەکم شت حەق حقوقمان وەرگرن وەکو ئینسانێک گەڕاینەوە بۆ کوردستان ئەو کێشانە حل نەبوو یعنی تا ئێستش کێشەی تەسکەرەمان هەیە کێشەی حەق حقوقێک هەیە کە ئێمە ساڵی هەشتاش کە دەرکراین هەمووی ئەوەی کە دەرکرا عامەتەن تەسکرە لێ سەحب کرا خانووەکانی حجز کرا ئەشاکانی لێبرا هیچ یعنی تەنانەت ئەو کەسانی کەسمان هەیە ئەعدام کرا نەفی کرا زۆر ئەگەر تعدادەکە زۆر بە تەواوەتی نازانم تا 22,000 کەس شەهیدمان هەیە ئێمە کە کوژراون کە ئەنفال کراون کە تا ئێستش قەبریان نییە لە کاتی سەدام حوسێن یعنی ئەگەر تۆ سێری ئەو ڕسمانەی پشتی من بکەیت ئەوەنە مەجموعەیەکی کەمن کە ئەنفال کران کە کوژران کە سجن کران تیای بوو تەنانەت تەقینەوەیان یعنی تیەنتیان کردە ناو یەکێک لە خزمەکانم بوو تیەنتیان کردو ناو گیفانی و تەسویران کرد و تەقانیان تەسویرەکەش هەیە لە ناو ئینتەرنێتە هەیە مەجموعەی گەنج بوون ئەمانە هەمووی تەدریجیە من تهدیدەکە ڕقەمەکە نازم چەنە بەس تا 22,000 شەهیدمان هەیە زیاتریش ئەبێ تا ئێستش ئێمە زۆربەی کێشەکانمان حل نەبوو نە لە عێراق نە لە ئێرە ئێمە کە لەم ڕێکخراوین ئەمانە یەکشت وەکو کوردێک ئەمە مهمترین شتە چونکە ئێمە هەر بە کورد حسابمانەکە ئەگەر لە بەغا بین ئەگەر لە ئێران بین لە هەر وڵاتێک بین ئێمەڵین کوردین ئەمە مهمترین شتە کە ئێمە هەمانە و حق حقوقی بەسیط وەکو ئینسانێک حسابێکمان بۆ بکەن